سەرووی 20,000 دار ئەچێنرێ لە کەرکووک بەخێر بێن. ئەمڕۆ هەڵمەتێکی سەوزاییکردنی کەرکووک ڕاگەیەنرا لە هەفتەی نۆ. ئەم هەڵمەتە بەردەوامە بێ هەتاکو ساڵی داهاتوو مانگی 6 بۆ ئەوەی بزانین ئەو نەمامانە کە ئێڕوێنین ئێمە تا چەندێک لەگەڵ ژینگەی کەرکووکە ئەگونجێ هەرچەندێک خۆی تێستی بۆ کراوە پێش وەقت ئێمە ئەو دارانەی کە هاتووە دارەکان ینی هەموو کات سەوزە بێ. بۆ نمونە ئەکاسیای تەیە، ئەلبیزیای تەیە، ئەم دارانە هەموو کاتێک سەوزن. لە کەرکووکای ڕێژەی سەوزایی زۆر کەمە، بۆیە ئێمە وامان کردووە کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێت لەبەرەوەی بۆ تەندروستی خەڵکو و بۆ چاوی خەڵک، بۆ ئەوەی هەر خەڵکەکە شوێنێکی خۆشی هەبێ ئەبێ شارەکە زیاتر سەوزایی بکرێ. سەرووی 20,000 دار ئەچێنرێ لە کەرکووک. زیاتر لە 45 فەریقی خۆبەخشی یعنی تیمی خۆبەخشی بەشدارە لەمە. ئێمە وەک ئەنجومەنی باڵای گەنجان بە 4 تیمەوە بەشدارین لەم هەڵمەتەیە. ئەم هەڵمەتە لەو کاتەوە کە بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕایگەیان ئێستا تەواوکەری ئەوە هەموو ساڵێک لە هەموو پارێزگاکان ئەم هەڵمەتانە ڕاگەێنرێ. هیچ ئامارێک تەیە مەسەڵەن ڕێژەی سەوزایی لە کەرکووک چەندە؟ بەڕاستی بە دەقیقی نییە، بەڵام ڕێژەکەی لە بین 1 تا 3 لە سەتایە. یعنی لەو بینەیە، بەڵام هەستەکەم زۆر کەمە. ئەمە خۆتان نەزان ئێمە ئەگەر بمانەوێ نسبەیەکی باشمان هەبێ هیچ نەبێ ئەبێ 15 لە سەتایە سەوزاییمان هەبێ لە کەرکووکە. ئەو ماستەر پلانە تازەیش ئەبێ ڕێژەی سەوزایی زیاد بکرێ. بۆیە ئێمە وامان کردووە ئەم هەڵمەتە دەست پێ بکەین و ئینشاڵڵا سەرکەوتوو شەوین. ئێمە سەر لە 2013 ئێمە خەریکی هەڵمەتین. باشە، ئێمە ئەوەنە ساڵە خەریکی نەتاکو ئێستا کەرکووک ئەم سەوزایی پێوە دیار نییە. بۆچی هۆکارەکەی لەوە دێ هاوڵاتی هاوکارمان نییە. یعنی ئێمە ئەو تو شوێنێکە سەوزەکەی کاتی ئەچن بۆ سەفراتن بۆ سلەیمانیە چن بۆ زاخۆ ئەڵێن شوێنەکە سەوزاییە و خاکێ خۆشە. ئێکاکە تۆش وەکو ئێمە بە ئێمە یارمەتی تەدەین، هەڵمەتەکەین، بۆتی ئەچێنین، ئەی ناشین ئێوە مجرد لەسەرتانە ئاوی بدەن، ئاژەڵ و شت بە خاوەن نەکەن لە ناو شار. ئەوەی ئاژەڵی ئێوە کۆمەڵی دەشت و گوند و دادێمان هەیە، ئەتوانن خۆتان ئێوە بەرپرس بن لەو شتڵانەی کە ئێمە ئەتان دەینێ لەو هەڵمەتانە. ئاگاداری بن، گەورەی بکەن، بەیانی دووبانی دوای 2 ساڵتر تو کاکە لە ژێر سێبەرەکەی ئەوە خۆتی لە سیارەکەتە مناڵتە هەمومان ئەستفادەی لێکن. ئەوە 1 2 بۆ پاکردنەوەی ژینگەیە. ژینگەت پاک ئەبێ، ئۆکسسیجینت زۆرە بێ لەم شارە. یعنی ئەگەرە هەمومان ئێمە بە چەپڵێ یعنی هەمومان بەیەکەوە نەبین دڵنیا بە نەجاحەت نایانێ.